حەما ساڵح دیلان، شاعیر، مەقام بێژ و ئاوازدانەر. دیلان بنیادنەری ئەدەبی ریالیزمی شۆڕشگەڕی، بۆخچەی چەندین جۆر هونەر و شاعری هەڵوێستی نیشتیمانپەروەری. نزیک لە ئەدەب و نزیکتر لە دیلان. ئەگەر سەدەی نۆزدەم سەدەی هەژان و بارگۆڕانی ئەدەبی بوو بێت، ئەوە سەدەی بیستەم هاوشان لەگەڵ نوێگەری و بارگۆڕانی ئەدەبی، سەدەی وەرچەرخانی سیستەمی سیاسی و ڕووداوگەلێکی مێژووی گرینگە. سەدەی بیستەم سەدەی لەدایکبوونی بزوتنەوە نەتەوەیەکان بوو، گەلانی ژێردەستی کۆلۆنیال و ئیمپریالیزم لەو پەڕی چالاکی و ڕووبەڕووبوونەی وڵاتە داگیرکەرەکاندا بوون. چیتر وڵاتانی داگیرکرا و گۆڕەپانێکی ئارام نەبوون بۆ وڵاتانی کۆلۆنیالی. مینا لەگەڵ لەدایکبوونی بزوتنەوە نەتەوەیەکان قۆناغێکی نوێی ئەدەبی بەرگری و شۆڕژگەڕیش سەر هەڵدەدات. لە سەرەتاکانی سەدەی بیستەمدا و هاوشێوەی گەلانی دیکەی ژێردەستی وڵاتە زلهێز و داگیرکەرەکان، بزوتنەوەی نەتەوەی کوردیش لە برەودا بوو. ئەم بزوتنەوەیە لە باشووری ئێستای کوردستان پێویستی بە دەنگێکی شۆڕژگەڕی وەک دیلانی شاعیر هەبوو. دیلان پێویستی قۆناغەکە بوو، بە زیادیشەوە پێویستیەکەی بەجێهێنا. دیلان لە ساڵی 1927 لە گەڕێکی گۆژەی سلێمانی لەدایک دەبێت. مەلاحمەدی باوکی دیلان خۆی شاعیر و ڕۆشنبیری سەردەمی خۆی بووە. هەر ئەویش هاندەری سەرەکی دیلانی کوڕی دەبێت تا شاری خۆش بێت. دیلان دەڵێت ئەو هێز و وزەی ئەدەبی من بووە. دیلان کاتێک لەدایک دەبێت ڕۆتی ئەدەبی کوردی لە ڕووی فۆرم و ناوەڕووک و زمانیشەوە دەستی کردبوو بە گۆڕانکاری. گۆران و شێخ نووری شێخ ساڵح بناغی ئەدەبی ڕۆمانسی و گەڕانەوە بۆ کێشی پەنجەی خۆماڵیان داڕشت بوو. دیلان دێت و هاوشانیەوە ئەدەبێکی ریالیزمی شۆڕژگەڕی پەرە پێدەدات. یەکەم مەزموونی شاری دیلان لە ساڵی 1948 دەست پێ دەکات. لە ماوەی ئەزموونی شاری خۆیدا 9 جار لەلایەن ڕژێمەکانی عێراقەوە دەستگیر دەکرێت. هەموو جارێکیش لەسەر هاندانی هەستی نەتەوایەتی و جۆش و خڕۆشی شۆڕژگەڕی بووە. بۆ دیلان ئەرکی شاعیر و نووسەر و ڕۆشنبیر ئەوە نەبووە لە کونجی ژوورۆ دابنیشێت و سەیری ڕووداوەکان بکات. بۆ دیلان شاعر واتە شۆڕش و بەرەنگاربوونەوەی داگیرکاری، ئەو کە کەشی ناسکی شاری لە مەولەوەی وەرگرتووە و نالیشی وەک ئیلهامی زمان و نەتەوە بینیوە. سروشت و جوانی و زمانی پاراوی کوردیشی لە گۆرانەوە پێدەگات. ئیدی شتێک نامێنێت تا دیلان نەکات بەو گەرواڵتونیە، شتێک نامێنێتەوە نەی کات بە ڕەمزی ئەدەبی شۆڕژگەڕی و بەرگری. دیلان ئەرکی ڕۆشنبیرانی لە کۆمەڵگەی کوردیدا چەسپاند. ئەو پیوانە بوون و سەران وە دیبان لە دۆڵێکدا بن و خەڵکیش لە دۆڵێکی دیکەدا، بەڵکو ئەو هەمان دەوری شاعرانی ڕۆشنگەری و شۆڕژگەڕی نەتەوە پێشکەوتوەکانی دنیای بینیوە. ئەو پیوا بووە دەبێت شاعران و ڕۆشنبیران هاوشانی گەلەکەیان بن و ببناتدا شەقی سەرپێخستنی شۆڕش و بەرخۆدان. ئەوە تا لە شارە بەناوبانگەکەیدا بە ناوی ڕست دەڵێت: ئای کێ بێ بانگ و هاوار و پەیام، بگەێنێت تا گوێگۆڕی خەیام، بڵێ هەی سەر شێت کوشتەی گڕی تاڕ، گەر تێتاماوە یەک تۆز نرخ و فەڕ، تۆ لەسەر باکەی شوشەکەی شکان، لەگەڵ خوددادا کردت بە زۆران، هەڵسە و بەرەو ئەم ناوە هەڵتوتێ، نەک شوشەشکا وا ڕەس ئەسووتێ. شاری ڕاست ئەو کاتا وتراوە کە ڕژێمی عەبدولکەریم قاسم گوند و دێهات و باغ و ڕەسی خەڵکی کوردستانی سووتاند. دیلان وەستاکارانە دێت و لە ڕوانگەیەکی فەلسەفی قوڵەوە، لە ڕوانگەیەکی هەستی نیشتمان ویستیەوە شرابی خیام و ڕەزی کوردستان تێکەڵ دەکات و دەیکات بە هەوێنی هەستی نیشتمان ویستی. هەر لەسەرم شارەش 9 مانگ لەلایەن ڕژێمەکەی قاسم زیندانی دەکرێت. دیلان هەرتەنیا چاوی لە کورد نەبووە وەک نەتەوەیەکی خاوەن ماف و ژێردەستا، بەڵکو هۆشیار بووە بە شۆڕشی گەلانی دیکە. ئەوە تا هاوخەمی بەشار بۆ گەلانی دیکەش دەربڕیوە. پاڵپشتی گەلانی ڕاپەڕەوی ئەفریقا دەکات کاتێک کۆنگۆ و کینیا و گواتیمالا دشی ئیمپریالیزم ڕادەپەڕن. ئەو لێرەوە هەناسەی کوردانی خۆی تێکەڵی شۆڕشی ئەوان دەکات. دیلان دەڵێت دوژمن هەر دوژمنە، سوور فلی چاوشین بێت کە مەبەستی خۆراوایە یان ڕژێمە سەرخۆرەکانی دەوروبەر بن. ئەو دەڵێت هەر کە ڕۆژهەڵات ناسەکان پێیان نایە ناو خاکی کوردستانەوە، چاوی غەزەبی دابەشکردن و داگیرکاری بڕایە ئەم نیشتیمانەمان. لە باسی گەشتەکەی ڕیش لە ساڵی 1820 بۆ کوردستان دەڵێت لەو ڕۆژەوە، لەو ساتەوە، هەر لەو دەقیقە و کاتەوە کە خوێنە خۆی دێرینەکەی کتێبەکەی یەکاتەوە، لەو دەمەوە کە ڕیچ گەیشتە سەر چنار، تۆوی پیلان هی ژێردەستی بۆ ئەم هێنا بەبار.
دوژمنی خوێنەخوێی ئێمە داگیرکەرە، مام ئینگلیزە، ئیمپریالیزم و نۆکەرە. دیلان هەرتەنیا شاعیرێکی گەورە نییە، بەڵکو مەقامزان و ئاوازدانەر و دەنگخۆشێکی بێنەزیرە. دیلان شارەزایەکی باشی لە مەقامە کوردیەکاندا هەبووە، گرنگترینیان مەقامی سەفەرە. شەوی جاران خۆشەویستی دەستگرێم بوو، بازووی مەردی لە من و گەردنارێم بوو، هەستی فرمان بێت خستنی ڕێچکەی ژیان، گوزەرانی ئاسوودەیی ئاڵگۆڕی سادەنیان، یاسای بە نرخ و گرانی ئەم خەڵکە بوو، بێفرمانیش فرمانداری ئەم خەڵکە بوو. لە گۆرانیەکانیدا جگەل لە شعرەکانی خۆی شاری شاعرانی وەک نالی و مەحوی بەکارهێناوە. دیلان یەکێکە لەو تاک و تەرا شاعیرە هەڵکەوتوانەی خاوەنی وشە و فەرهەنگی تایبەت بەخۆیەتی، هەمبانەیەکی قوڵ و وردی زارەوە و وشەکانی شاری سلێمانیە. بۆ ئەمەش هەرتەنیا لە ناوچێکی دیاریکراودا نامێنێتەوە، بەڵکو لە پێناو زمانێکی دەبی یەکگرتوودا لە هەموو زار و بنزارەکانی کوردی وشەی بەپیت و ڕەسەن هەڵدەبژێرێت و جێکەوتیان دەکات. هەموو وەرزێک لای دیلان وەرزی گەشانەوە و پشکوتنی قۆناغێکی دیکەی شۆڕژگەڕیە. ئەگەرچی وەرزەکان وەرزی بەتینی شاری دیلانن، بەڵام پاشکۆی هەمویان دەچێتەوە سەر هەیوانی بەرگری و شۆڕژگەڕی. ئەکەوتە ڕێ هەوری پەڵەی پارا و تێر، بە فرمێسکی بای بە پەلەی لای گەرمە سێر، تیژڕێ و ڕوو بە پەرۆژ بوو بۆ سەرچیا، بۆ سەرپوشی زەرد هەڵگەڕا و جارانگیە، جارانی مەست بە بۆنی شرابی بەهار، پیاڵەکەی پەڵەی گوڵ بوو تا دەم نزار، سنگکوتەر بوو تەکان دەربوو وەکو لاوێ، لە ڕێگای ئاواتی چەند ساڵەی جێماوی، پاشان نۆرەی بەستەی دەمی هەرزەکار بوو، ئامان ئامان بۆ سروشتی کردگار بوو، شەوی جاران خۆشەویستی دەستی ڕێز بوو، بازووی مەردی لە مل و گردناوێز بوو، ئەوا دیسان پاییز هات گەڵا ڕێزانە، هەوری پەڵە ڕووە و شاخ بەرەو کوێستانە، بەڵام ئێستا و شەوی ئێستا چۆن خۆش بکەم، گڕی کۆڕی ساردەوە بوو بەچی خۆشکەم، شەوگاری تاریکون و تەک چۆن ڕۆشن کەم، ئەم سەرگێژ و شێواوە چۆن هۆشن کەم، ئەی هەورەکە دای ڕێژە سەری تشرینە، وادەی پەڵە و ناشتنی تەرمی هاوینە، نۆرەی تۆیە بگری بەسەر هەمومانە، بەسەر ئێسک و پرووسکی ڕابردوومانە، بیشۆرەوە با سەر لە دەستی دیاری بێ، باقوور خەست بێ بۆ سەری شەرمەزاری بێ. دیلانی شاعر لە 28 تشرینی یەکەم 1990 لە تەمەنی 63 ساڵیدا لە شاری سلێمانی کۆچی دوایی دەکات.